لەگەڵ پیرۆزباییماندا بە بۆنەی نەورۆزەوە ئەمە یەکەمین نەورۆزە لە ئێراندا لە پاش هەڵگرتنی سزا ئابوووریەکان کە بەهۆی بەرنامە ناوچیەکەیەوە سەپێنرابوونە سەر کۆماری ئیسلامی ئێران. لەم دیمانە تایبەتەدا لەگەڵ ئارەش ساڵح نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران پێداچوونەوەیەک دەکەین بە ساڵی ڕابردووی ڕووداوەکانی ئێراندا. کاگارەش سەرچاوان هاتیت و نەورۆزت پیرۆز. زۆر سپاس کاک بەڵام. حەز دەکەم یەکسەر بەو پرسیارە لەگەڵ جەنابتا دەستکەم زۆرێک لەلایەنە کوردیەکانی کوردستانی ئێران واتە ڕۆژهەڵات پەیامی پیرۆزبایی خۆیانیان هەبووە بە بۆنەی نەورۆزەوە ئەوەی کەشتی گشتیە یاخود هاوبەشن تایدا بەس لە دەرفەتی نوێ دەکەن. لایەنەکانی ڕۆژهەڵات چەند دەتوانن سوود لەو دەرفەتانە ببینن، چەند دەتوانن یەکگرتوو بن بۆ سوودبینین لەو دەرفەتانە. لە ڕاستیدا ئیرادەی گشتی چ لە ناو کوردستانی ئێراندا واتە ڕۆژهەڵاتی کوردستاندا چە لە ناو ڕێبەرایەتی لانی کەم دەتوانن بڵم حزب دیموکراتی کوردستانی ئێراندا ئیرادەی گشتی لەسەر ئەو بنەماییەکە یەکەم دەرفەتی نوێ بڕەخسێت وەکو جەنابەت باست لێوە کردووە، دوو هەم کاری بە کۆمەڵ بکرێت پێکەوە کار بکرێت. هەروەها کە لە پەیامەکەی بەڕێز مستەفایژی سکردەری حزب دیموکراتی کوردستانی ئێراندا هاتبوارەوە بەرنامەی ئێمە ئەوەیە کە لە داهاتوودا هاوکاریەک لە نێوان حیزبە کوردیەکان بەتایبەت حیزبی دموکرات و هەروەها کۆمەلگای مەدەنی بێتە ئاراوەکە و هاوکاریەوە بکات کە کۆمەلگا بتوانێت هەموو لایەنەکان پێکەوە بەرەو پێش بڕۆن، بەرەو بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم بڕۆن، بەرەو بەرەنگاربوونەوەی دیکتاتوریەت بڕۆن. ئەمە شک و گومانی تێدا نیە، بەڵام پێش لە هەر شتێک پێویستەوە بگوترێت کە هێزی حزب دموکرات پێویستە لەم ناوەدا کە بتوانێت هەلی نوێ بڕەخسێنێت، کە بتوانێت باری نوێ بڕەخسێنێت، بتوانێت وەزعیەتێکی نوێ بێنێتە ئاراوە. لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا لە ناو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا دوو ڕای جیاوازم بەرجۆرکەوە. ڕایەکیان ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەڵێ گەشەکردنی ئابووری بژانەوەی ئابووری لە وڵاتەکەدا پەیوەندی بە ناوخۆی وڵاتەکە و کارداریەکانی ناوخۆی وڵاتەکە هەیە. بەڵام حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران باز لەوە دەکات دەڵێ ئەم گەشەکردنە ئابووریە لە ئاکامی هاتنە دەرەوەی ئێران بۆ لە ناو سزاکاندا. کاگارش کامیان ڕاستە؟ لە ڕاستیدا هیچ کامیان ڕاست نین، لە بەرەوەی یەکەم گەشیەکی ئابووری لە ئێرانە ناهاتۆتە ئاراوە. بە هیچ شێوەیەک تۆ ناتوانی بە پێی پێوەرەکانی ئەو پێوەرانەی کە گەشەی ئابووری پێواتا دەکرێت شتێک بە ناوی گەشەی ئابووری لە ئێراندا ببینی بەگشتی. سەرڕای ئەوە کێشەی ئابووری لە ئێراندا زیاتر بە باوەڕی من زیاتر لەوەی کە هەڵگەڕێتەوە بۆ ئابڵ و خابووریەکان لەسەر ئێران، سزابووریەکان لەسەر ئێران زیاتر هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەگشتی ڕێبەرایەتی ئێران ڕێبەرایەتیەکە کە هەر لە سەرەتای پێکهاتنیەوە خومینی قسەیەکی هەیە کە ئەڵێ ئابووری لە ڕاستیدا زانستی مرۆڤ نییە. ئەمە وای کردووە کە شێوە ڕوانینی زانستیانە بە کێشە کۆمەڵایەتیەکان، شێوە ڕوانینی زانستیانە بۆ وێنە بە ئابووری لە ئێراندا بنەمایەکی نەبێت. ئەمە وای کردووە کە بەگشتی دەسەڵاتی سیاسی لە ئێراندا بەرنامەیەکی ئەو تۆی نەبێت بۆ مەسایلی ئابووری. تەنیا یەک بەرنامە هەیە و ئەویژەوەیە کە بتوانن دەسەڵاتی خۆیان لە ناو تەواوی کون و قوشبنەکانی کۆمەلگادا وەکو کون و قوشبنەکانی ئابووری لە ڕاستیدا پتەوتر بکەن و زۆرتر چەقی خۆیان لەوێ دامانەیەک کە جەنابەت پێم دەڵێ ینی ئەو بژانەوەی ئابووری کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران باسی دەکا لە ناو خەڵکە یا لە ناو گەلانی ئێراندا لە شەقامی ئێرانیدا نابینرێ بە هیچ شێوەیەک. گەشەیەکی ئابووری لەوێدان یە چاولێکە بزانین ئەوانەی کە لە کوردستان ئێراندا ئەوانەی کە لە ئێراندان تێدەگەن کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا چەند زەوی و ماڵ و ئەو شتانن لە ئێراندا فرۆشراوە، زۆر هاتۆتە خوارەوە. ئەنی بەهاکەی بەرز بۆتەوە، بەڵام کڕین و فرۆشتنەکە هاتۆتە خوارەوە، بازار ڕاوەستاوە، بورس گەشیەکی وای نەکردووە، بورس لە ڕاستیدا لە جێگەی خۆی ماوەتەوە، بەهاکان نرخەکان هەموو شتێک بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەر بەرز بوونەتەوە. ئەمە وای کردووە کە ئێمە بڵێن کە بارودۆخی ئابووری لە ئێراندا بەرەو خراپتر بوون دەچێت. ساخت و ساز بنیاتنانەوە بینا دروستکردن لە ئێراندا زۆر کەمە بە پێچەوە لە ڕاستیدا بە بەراوردان لەگەڵ ئەو شتێک کە لە پێشتردا بووە، بە بەراوردان لەگەڵ ئەو شتێک کە کۆمەلگایەکی وەکو ئێران پێویستە هەی بێت. لە ماوەی ساڵی ڕابردوودا ڕووداوگەلێکی زۆر هەبوون. ئەم ڕووداوگەلانەی
ناو کۆماری ئیسلامی ئێران لە پەیوەندی بە ئاستی نێونەتەوەیی چەند پێگەی ئێران بەهێزەکە لەسەر ئاستی کۆمەڵگای نێونەتەوەیی؟ یەکێک لەو ڕووداوانە دەتوانین ئاماژە بە ڕێکەوتن ناوەکیەکەی ئێران و ڕۆژاوا بکەین بە باوڕی من ئەم ڕێکەوتنە ئەم ڕووداوە نێونەتەوەیان ناتوانن پێگەی ئێران بەرز بکەنەوە لە ناوچەکەدا لەبەر دوو هۆکار. یەکەمەوەی کە لە ڕاستیدا چیەتی و ماهیەتی ئەم ڕێکەوتنە شتێک نییە کە لە ڕاستیدا گۆڕانکاری بەسەر پەیوەندیەکان ئێران و دنیادا بێنێت. ئەمە تەنیا مامەڵەیەک بووە کە لە نێوان ئێران و ڕۆژاوادا کراوە بۆ ئەوەی بارودۆخەکە لەمە هەستیارتر نەبێتەوە. ڕۆژئاوا باوەڕی بەوە هەیە کە بەرنامی ناوەکی ئێران لە بارودۆخێکی زۆر هەستیاردایە، بۆیە پێویستی بەوە مامەڵەیەکی زۆر لە ڕاستیدا زوو هەیە بە کاتێکی زوو ئەنجامی بدات بیگەنێتە ئەنجام کە بتوانێت پێش بەوە بگرێت کە ئێران دەستی بە چەکی ناوەکی بگات. ئەمە تەنیا لەو حەدەیە دەمێنێتەوە. لە لایەکی تریشەوە هەموو دنیا دەزانێت بۆ وێنە پێرێ هیلاری کلینتۆن باسی لەوە دەکردی باسی لەوە کرد ئەیوت قامکی ئێران پەنجەمۆری ئیران لە ناو هەموو ڕووداوە خراپەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دیارە. ئەمە شتێکە کامو دنیا لی تێ دەگات. ئەمە لەسەر ئاستی نێونەتەوەی ئەی لەسەر ئاستی ناوخۆیی ئێران ئەگەر پێداچوونەوە بە ڕووداوەکانی ساڵی ڕابردووە بکەین پێ وایە بۆ ساڵی ئایندە چی پێشبینی بکرێ؟ ئێران بەکوێ دەگا؟ کێشتە ناوخۆییەکان چیان لێدێ؟ بە باوڕی من گۆڕانێکی بەرچاو لە ئێراندا نایەتە ئاراوە لە داهاتووی نزیکدا. ئەگەر مەبەستی ئێمە گۆڕانکاری لە ناو دەسەڵاتی سیاسی لە ئێراندا بێت، لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی ئێران شتێک بە ناوی تعادل و تەوازن لە بینی شتە جیاوازەکانی دەسەڵاتدا لەوێدا نییە. ینی ناوەندی جیاوازی دەسەڵات لەوێدا بوونیان نییە کە بتوانێت تعادڵێک حفز کات بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە ئێراندا بێنێتە ئاراوە. لە ڕاستیدا ئەوەی کە دەبینین وەکووە بۆ وێنە ئاماژە دەتوانین بە هەڵبژاردنەکان بکەین. ئەم هەڵبژاردنانە ئەگەر چاویان لێ بکەین تەنانەت ئیسلاح تەڵەبەکانیش نەیانتوانی لە سەدی شۆرای نیگابان ئەندامەکانی خۆیانیان تێپەڕێنن و بتوانن لە ناو هەڵبژاردنەکاندا حزورێکی بەرچاویان هەبێت. ئەگەر چی بە تەواوی هەزیانەوە داوایان لە خەڵک کرد کە بەشدار ببن، بەڵام تەنانەت سەرڕای ئەو هەموو داواکاریەش نەیانتوانین دەسەڵاتی خۆیان تەنانەت لە ناو مەجلیس شۆرای ئیسلامیدا زۆر بکەنەوە. کاگارەش زۆر سپاس دەکەم. زۆر سپاس.